آماده بوانی خوشویست ئێوارەتان باش هەموو لایەکتان بەخێر بێن بۆ ئەم کۆبوونەوەیە لەم دوا ساتەدا. ئەم ئێوارەیە لە ناخی دڵمەوە هەز بە شادی دەکەم کەوا جارێکی دیکە پێتان دەگەمەوە بۆ ئەوەی لە دوا ئێوارەی بانگەشەی هەڵبژاردندا قسەیەک بکەین و دوای ئەوە ئاهەنگی ئارامی لە کوردستان بگێڕین. سەرەتا دەمەوێت سوپاسی جەماوەری کوردستان لە هەموو شار و شارۆچەکان و دێهاتەکان بکەم بۆ پشتیوانی و بەدەنگ هاتنیان لەم ڕووداوە سیاسی و مێژوویەدا کە دەمێکە هەر ئەم پشتیوانیەی ئەوان بۆتە دەستەبەری هەموو دەستکەوت و سەرکەوتنێک لە مێژووی نوێی کوردستاندا. هیوادارین هەر ئەم جەماوەرە خۆشەویستە بە هەمان گوڕ و تین دوای دوو ڕۆژی تر بنکەکانی دەنگدان پڕ بکەنەوە لە دەنگ و لە ئاهەنگ و لە زەماوەندی خۆشی بۆ ئەوەی ناحەزانی کوردستان وا خەیاڵ نەکەن کە هیچ سەرکەوتنێکیان لە ئاست ئێمەدا بەدیهێناوە. دڵیان خۆش نەکەن. ورەی ئێمە وەک کێوەکانی قەندیل و گارە و هەڵگورد وەک زۆزک و هەندرێن و شاهۆ و مەتین چەند سەربەرز و پتەوە سەد هێندەش بە ناخی کوردستاندا چۆتە خوارەوە. دڵنیابن تا ئێوە هەبن ئێمە هەین نادۆڕێین و ناکەوین. خۆشەویستان، ئێوە لە هەڵبژاردنەکانی مانگی ئەیاری ڕابردوو جارێکی دیکە پشتیوانی خۆتان بۆ حزبە پێشڕەوەکەی خۆتان پیشاندایەوە. دوای دۆ ڕۆژی تر ئێمە دڵنیاین کەوا ئێوە لەوەش زیاتر دەبنەوە و بە خاوەن و بە پاڵپشتی پارتی دموکراتی کوردستان و دەنگ بە لیستی 183 پارتی دەدەن. بەڕێزان خۆشەویستان، بە تاقیکردنەوە دەرکەوتووە کەوا ئێوە و پارتی دوو ڕووی یەک دراون، هیچ یەک لەم دوڕوانە بێ ئەویتر نابێت. ئێوە پشت و پەنای پارتین لەبەر ئەوەی هەزاران لاپەڕەی مێژوو دەری خستووە کەوا پارتی یەک پێناسەی هەیە، ئەویش پارێزەری کوردستان و گەلە قارەمانەکەیەتی. بۆیە ئێوەش ئەمڕۆ دەنگ بە لیستی 183 دەدەن. دڵنیاین لەوەی، ئێوە دڵنیان لەوەی کە دەنگتان داوە بە خۆتان، بە کوردستان، بە ناوی شەهیدەکانتانەوە. خۆتان دەزانن کەوا ئێمەی پارتی تەنیا بە خەباتی بێوچانی خۆمان و بە خوێنی شەهیدە نەمرەکان پێگەیشتین. ئێمە کەسمان لە پشت نەبووە لە ئێوە زیاتر. ئێوە جەماوەری دڵسۆزی کوردستان هەمیشە هێز و پەنا و پشتی پارتی دیموکراتی کوردستان بوون لە هەموو خەباتیدا. ڕۆن و ئاشکراشە کە هەرچەند ناحەزان بیانەوێ پارتی ببەزێنن، پارتیان پێ نابەزێنرێ لەبەر یەک سەبەب، لەبەر ئەوەی بە کورتی ئێمە حزبێک نین وەک خەڵکی دیکە دەستکردی دۆخ و دەرفەتی کوتوپڕ بین. ئێمە پارتی ناسنامەی ژان و ژیانی ملەتێکی تێکۆشەر و قارەمانە. پارتی ئێمە وەک
ئێمە هەر وەک داری بەڕوو لە قەتپاڵی سەختی چیاکانی کوردستاندا بەرەو بەرزی ڕواوین. پارتی ئەو خوێنەیە کە لە دەماری یەکەیەکەی تاکی ئەم گەلە دێت و دەچێت و ڕاناوەستێ. لەبەر ئەوە ئێمە دڵنیاین کە دەنگی ئێوە تەنها و تەنها بۆ لیستی ئێوە خۆتان باش دەزانن کە ئەو پێشمەرگە قارەمانەی لە بەرەکانی شەڕدا شەهید و بریندار بوون زۆربەیان پێشمەرگەی پارتین. پارتیش نەبوو بن باوکو باپیرانیان لە بنەماڵە ڕەسەنەکانی پارتی هەڵکەوتووە. زۆربەی ئەو مامۆستایانەی دەرس بە منداڵەکانتان دەڵێنەوە یان ئەو ئەندازیارانەی وڵاتمان بۆ بنیاد دەنێن یان ئەو دکتۆرانەی نەخۆشیمان بۆ چارەسەر دەکەن، هەروەها ئەو نووسەرانەی کتێبمان بۆ دەنووسن زۆربەی هەرە زۆر لە قوتابخانەی پارتی فێربوون و پێگەیشتون. پارتی دیموکراتی کوردستان دایکە ڕەسەنەکەی خەباتی نیشتیمانیە لەم وڵاتەدا. ئەمە ڕاستیەکە نەک هەر بۆ کوردستان بەڵکو بۆ هەموو عێراقیش. بەڕێزان، نە ئێوە بێ پارتی دەبن و نە پارتیش دەتوانێت بێ ئێوە چرکەیەک بەردەوام بێت. لەبەر ئەوە ئێمە دەڵێین بڕۆن دەنگ بە لیستی ژمارە 183 بدەن کە لیستی متمانە و بڕوا بەخۆ بوون و تێکۆشانی دیموکراسیە لەم وڵاتەدا. خۆتان دەبینن ئەوانەی کە لە ڕابردوو ناحەزی پارتی بوون ئەمڕۆ لە گۆڕەپانی سیاسیدا چۆن دواکەوتون. ئێمە نامانەوێ هیچ ڕۆژێک لە ڕۆژان گۆڕەپانی کاری سیاسی بۆ خۆمان پاوان بکەین. تەنیا ئەوەمان دەوێ کەسی دیکەش گۆڕەپان لە ئێمە پاوان ناکات و مێژووی سیاسی خۆی بە دژایەتی ئێمە پڕ نەکاتەوە. ئەگەر لایەنێک بیاوێ خەبات بکات یان بەرنامەیەکی بۆ خۆی هەبێت بێگومان کەس ڕێگەی لێ ناگرێت. هەرێمی کوردستان هەوارگەی ئازادی و نەڕیتی سیاسیە، بەڵام ئەگەر بێت و لایەنێک هەموو کات و هەموو کاری خۆی بۆ دژایەتی ئێمە تەرخان کات با لەوە دڵنیا بێت کە زۆر نابات شەرمەزاری ئێستا و شەرمەزاری داهاتوش دەبن. با ئەوان بیریان بێتەوە کەوا کەسی زۆر گەورە هەبوون لەم بوارەدا، دوجار پەشیمان بوونەوە و هاتنەوە و داوای لێبوردنیشیان کرد. لەبەر تشتی ئەو مێژوویە من ئەمڕۆ لەم کۆبوونەوەیەدا داواتان لێ دەکەم دەنگ و متمانە هەر بدەنەوە بە پارتی دیموکراتی کوردستان مارکەی تێکۆشانی سیاسیە لەم ناوچەیەدا، نەک تەنها لە کوردستان، ئەوانەی کە لە ڕابردووی خۆیانیش پەشیمان نابنەوە تەنها و تەنها پارتیەکانن. بۆیە هەر کەسێک لە ئێوە کە دووسبەی دەنگ دەدات بە لیستی ژمارە 183 دڵنیایە پەشیمان نابێتەوە و لە داهاتووی خۆی سەربەرز دەبێت. طبعا مەبەستم ڕۆژی یەکشەممەیە نەک دووسبەی. لاوانی ژیر و سەرکەوتوو خوشک و برایانی بەڕێز، ئێمە چاوەڕوانیمان وایە کە زۆرترین قوتابیان و لاو و چینی گەنجان و ئافرەتان لە دەنگدانی ئەم جارە حزبە ڕەسەنەکەی کوردستان و کوردەواری هەڵبژێرن و دەنگ بە لیستی 183 بدەن. مێژوو ئەزمون و بەسەرهاتەکان سەلماندوویانە. کوردستان بێ پارتی وەک ئەوە وایە تۆ لە بیابانێک ون ببیت و قیبلەنماشت ون کردبێ. پارتی قیبلەنمای کوردستانە.
پارتی ڕوو لەو شوێنە دەکات کە حەقیقەتی مافی ئەم گەلەی لێیە و تەنهاش بۆ ئەوە هەوڵ دەدات و خەبات دەکات. ئێوە دەزانن من کە ئەمڕۆ ئەم قسانە دەکەم مەبەستم تەنها نییە دەنگ بۆ پارتی کۆ بکەمەوە، بەڵکو زیاتر مەبەستم ئەوەیە پێتان بڵێم کە پارتی بۆ کوردستان ئارامی و دڵنیاییە، پارتی بۆ ئێوە گەرەنتی و ئاسایشە. ئەم قسەی من تەنها بانگەشەی هەڵبژاردن نییە، ئەمە حەقیقەتی 72 ساڵەیە لە مێژووی بزوتنەوەی سیاسی کوردستاندا. ئێمە بووین، حزبەکەی ئێوە بوو، پارتەکەی ئێوە بوو، کوردمان کرد بە پێشمەرگە، ئێمە بووین لاوی کوردمان کرد بە درکی ژێرپەی داگیر کرد، ئێمە بووین ئافرەتمان هێنایە گۆڕەپانی کاری سیاسی و کۆمەڵایەتی، ئێمە بووین کوردستانمان پڕ کرد لە قوتابخانە و زانکۆ، ئێمە بووین بۆ یەکەم جار رادیۆ و تەلەڤیزیۆن و ئاسایی و سەتلایتمان دابەزاند، ئێمە بووین ماڵەکانی ئێوەمان پڕ کرد لە کتێبی جیاجیا بۆ ڕۆشنبیرکردنی خۆتان و منداڵەکانتان. با کەس هیچ لایەک لاف و گەزافمان بەسەردا لێ نەدات. ئێوە خۆڕایی نییە کە بە دەنگی بەرزەوە هەمیشە بانگ هەڵدەدەن و دەڵێن پێشڕەوی کورد پارتیە، سەرۆکمان بارزانیە، پێشڕەوی کورد پارتیە، سەرۆکمان بارزانیە. لەبەر ئەوەیە ئێوە کە ڕۆژی 30 ئەم مانگە دەچن بۆ دەنگدان، دەنگ بە داهاتوویەکی گەشت دەدەن، دەنگ بە ئاوەدانی دەدەن، دەنگ بە خوێندن و خوێندەواری دەدەن کە ئەویش لیستی تەواوە 183 پارتیە، دەنگ بە پێشمەرگە و بەرگری، دەنگ بە پێشمەرگە و بەرگری لە خاک و ئارامی و ئاسایش دەدەن، ئەویش لیستی دەنگ بە مافی ئافرەت و منداڵ دەدەن، دەنگ بە مافی مرۆڤ و یەکسانی ئائینی دەدەن، دەنگ بە یەکسانی مسلمان و ئزدی و کریستیان و کاکەیی دەدەن، دەنگ بە یەکسانی تورک و کورد و تورکمان و کلد و ئاشووری و ئەرمەن و شەبەک دەدەن. هەموو ئەمانەش لە یەک شوێندا کۆبۆتەوە، ئەویش لیستی 183 پارتی دیموکراتی کوردستانە. خۆتان دەبینن ئەو هەموو پەلکە زێڕینەیە تەنها لە پارتیدا هەیە. پارتی پەلکە زێڕینەی کوردستانە بە تەواوی. خۆشەویستان، ئێمە لەبارەی پارتیەوە هیچ زێدەڕەویەک ناکەین. ئەگەر بڵێین سەرکەوتن و ژێرکەوتنی دۆزی گەلی کوردستان لە پارتیدایە، لە 72 ساڵی پێشوودا دژمنانی ئێمە وەک درڕندە پەلاماریان داین، چەکی کیمیاییان بەکارهێنا، تەنانەت سوورەتی قورعانی پیرۆزیان کرد بە دروشمی لە ناوبردنی گەلی ئێمە و سووتاندنی خاکەکانمان. بەڵام کوردستان و گەلەکەی هەرمان، ئێمەش دەستمان لە باوەڕی خۆمان بەر نەدا. دەزانن بۆ؟ لەبەر ئەوەی کوردستان ئێوەی هەیە، لەبەر ئەوەی کوردستان پارتی و بارزانی هەیە. لاوان و پارتی و بارزانی بەیەکەوە، لاوان و پارتی و بارزانی و بەیەکەوە گەرەنتی یەکلاکردنەوەی چارەنووسی کوردستان بەرەو سەرکەوتنی یەکجاری دەبن. دوا قسەم ئەوەیە دەڵێم بژی ئەم وڵاتە، بژی ئەم گەلە سەربەرزە کە ڕۆڵەی ژیر و پاکی وەک ئێوەی پێگەیاندووە، بژی پارتی دیموکراتی کوردستان. سەرکەوتن بۆ لیستی 183 لیستی خوێندن و ئاوەدانی و وڵات پارێزی. ئێمە دەچەمێنینەوە بۆ خۆمان دەچەمێنینەوە بۆ گیانی شەهیدان و
بۆ کەسوکاریان و بۆ گەلی کوردستان. ئێمە وەک جای سەربەرزی سەفین واین کە لێرەوە دیارە و سەری خۆی بۆ هیچ هێزێک نەوی نەکردووە. وەک ئەم قەڵا و منارە سەربەرزی هەولێر واین کە هەزاران بەسەرهات و ڕووداومان بینیوە، بەڵام نەدۆڕاوین و نەکەوتوین و ناکەوین. بەڕێزان، لە کۆتاییدا من داواتان لێ دەکەم جارێکی تر بۆ ناحەزانی ئێمە دووپاتی بکەنەوە کە پارتیەکەتان پێشڕەوە و بە دڵنیاییەوە دوای ئەم هەڵبژارنانەش کوردستان بەرەو ئاسۆیەکی گەشتر دەچێ، ئارامتر دەبێ، ئاوەدانتر دەبێ. بە خۆڕاگری ئێوە، بە پشتیوانی ئێوە ڕۆژە سەختەکانمان تێپەڕاند. ئێمە ئەمڕۆ ڕوومان لە ئایندەیە، ڕۆژانی گەشت چاوەڕێی ئێوە دەکەن، بەڵام یەک شەرتمان هەیە، ئەویش ئەوەیە دەبێ بۆ ڕۆژی دەنگدان هەموومان پێکەوە کەسوکاری خۆتان، خزمەکانتان، ئەوانەی کە حەقی دەنگدانیان هەیە هەموو پێکەوە لە ڕۆژی دەنگدان بەرەو سندوقی دەنگدان بڕۆن و جارێکی تر بیسەلمێنن بۆ ناحەزان کە پارتی پێشڕەوە و بە پێشڕەویش دەمینێتەوە. زۆر سپاستان دەکەم بۆ ئامادەبوونتان و شەوێکی شاد بەخۆشی ئینشاءالله بە سەرکەوتووی بتان بینم لە هەڵبژاردن و بەخێر.